ئێمەوەکو فەرمانبەرانی گرێبەستی سنووری پارێزگای هەڵەبجە ئەوە ماوەی 2 هەفتەیە بەشدارین لە گردبوونەوەکانمان تا ئەم دقەیە حکومەت هیچ ئاوڕێکی لێمان نەیاوەتەوە. حکومەت هاتووە لە بڕیەوەی ئاوڕمان لێ بێتەوە کە چەنەهای ساڵە گرێبەستین لە دام و دەستگاکانی حکومەت و کار بۆ ئەوانەکەن گوێمان بە کۆرۆنا بە پشوەکان نەیاوە. ڕۆژی پێنجشەمە هاتووە وتەبێژی حکومەت لێدوانێکەیە ئاڵێ کوالێتی زۆربەی فەرمانبەرانی گرێبەست نزمە و لە ئاس هەمیشەی بوونانین. باشە کوالێت بەرز و نزمی بۆ چییە؟ من لە کاڵا بینیومە لە شتومەک بینیومە لە بەنزین بینیومە، بەڵام بۆچی کوالێت بۆچی؟ تۆڵی ئەگەر مەبەست و شەهادەیە ئادەی وەرە پێم بڵێ من لە مای ئەو 11 ساڵە ئەگەر کارم کردووە ئەگەر شەهادەکەم لە بری کارەکەم نەبووە وەرە لێ پێچینەوەم لێ بکە. ئەی بۆ لە مای ئەو 11 ساڵە لاو نەبردوو کەواتە فەراغم دروست نەکردووە بگرە بە زۆریشەوە کارم بۆ کردووی و داواکەین حکومەت تا ئەم کاتە بەس بێ ئیتر بەس بێ گرێبەستیمان بەس بێ. هەواڵێکی خۆش چۆن بۆ مامۆسایانی گرێبەست 2 ساڵ پێش ئێستا کردنی هەمیشەیی کە ئەوان ماف و ئەرکیان لە ئێمە بگرە ئەوان ئەرکیان کەمتر بوو. ئێمە بە پشوەکانی شادەوامی خۆمانمان کردووە هیچ نەبێ ئاوڕێکمان لێ بیاتەوە چەنەهای ساڵە خزمەتمان کردو حەقی ئەو خزمەتەمان بیاتەوە. تیامانایە بۆ نمونە هەر لە دایرەکەی خۆمانە 2 ساڵی کە خانەنشینە بیان ئەگەر هەمیشەیی بووە 2 ساڵی تر خانەنشینە بوو. دێ باشە ئەم 2 ساڵە بڵێ توونەڵێ ئەبێ لابرێ لەسەر کارەکەی بەدەست بەڕێوبەرەکەن یە بەپێی یاسا ئەبێ لابرێ. ئێدەوەرە چەنەهای ساڵە خزمەتی کردووە ئەو ساڵانەی بۆ ئەژمارکە کە 16 ساڵە فەرمانبەرە. 16 ساڵە فەرمانبەرە تۆ 2 ساڵیکە تەمەنەکەی شمولی خانەنشینەکە ئەبێ لای بەریت. ئێمە وەکو نوێنەری فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە کە زیاترین لە 550 فەرمانبەر بە دەقیقی 553 فەرمانبەرین، بەڵام لەبەرەوەی کە ڕۆژانە فەرمانبەرەکان زیاد دەکات بڵێ مانگانە زیاد دەکات ڕێژەکەمان دەقیق نییە. داوای مافی یاسایی خۆمان کە 3 ساڵە بکرین بە هەمیشەیی 3 ساڵ تەواو بکەین ببین بە هەمیشەیدا ئەو مافەمانەکەین. لێرە گردبوونەوە ئەگەر ئەو فەرمانبەرانی کە لە پشتمەوە بیان بینن ئەوانەی کە ئامادە بوون لە ێرش و لە هەموو شارەکانی کە لە هەموو قەزا و ناحیە و پارێزگاکانی کە هەموو یەک داوامان هەیە کە بکرێن بە هەمیشەیی 3 ساڵمان تەواو کرد بکرێن بە هەمیشەیی. هەمیشەش دووبارەمان کردەوە ئەیشڵینەوە لە 95 فەرمانبەرانی گرێبەست لە هەموو شوێنەکان 3 ساڵیان تەواو کردو و مافەکەمان یاساییە بکرێن بە هەمیشەیی. قەرار بوو ئەبوو ئەم کۆبوونەوەانەی کە ئێستا ئیکەین لە 2014 و 15 بکرایە، بەڵام حکومەت لە وەزعیشی وایە بوو ئەم کۆبوونەوانە نەکرا لەبەر خاتی وەزع حکومەتی هەرێمی کوردستان. ئەو لە 2016 بکرایە بۆی نەبوونی و دابەزی نرخی نەوت و نەبوونی داهاتێک بۆ فەرمانبەران ئەو شتانە نەکراوە، بەڵام ئێستا حکومەتی هەرێم هیچ بەهانەیەکی نییە بۆ ئەوەی کە ئێمە نەکا بە هەمیشەیی. مافێکی یاسایی خۆمانە فەرمانبەرمان هەیە 15 ساڵە فەرمانبەرمان هەیە ئەگەر لە کامێرەکان دەرەکەوێت کە سەری سپی بووە تەمەنی کردووە نزیکی خانەنشینیە هیچ شتێک شمولی ناکە هیچ مافێکمان نییە لە مافە، بەڵام لە ئەرکا لەسەر کارین وەکو فەرمانبەر هەمیشەیەکان کارەکەین.